جبو ویکیجی ام نهاد چن فرانسایه هفکاری ما فرهاد فلاحی که جبو آیی که تایبت چالاکی کمبونا گروپ هفت رومال دی که لوی دریه آگاهی داوی لجم فرهاد. دوام ڕۆژی 52هەمین لووتکەی حەوت گەورەترین ئابووری پێشکەوتووی جیهان ناسراو بە گروپی حەوت لێرە لە ناوچەی هاوین هەواری ڤیان-لە-بن لە فەرەنسا بۆ کۆبوونەوە لە سەر بابەتی ئۆکراینیا لەژێر ناوی دابینکردنی ئاشتی و ئاسایش بۆ ئۆکراین و ئەوروپا بە ئامادەبوونی ڤڵادیمیر زڵنسکی وەک میوانی کۆبوونەوەکە دەستی پێکرد. زڵنسکی بە هیوای ئەوەی بتوانێت پشتیوانی وڵاتانی گروپی حەوت بە تایبەتی ئەمریکا بۆ وڵاتەکەی بەدەست بێنێ بەشداری لەم لووتکەیەدا کرد. لەلایەکی دیکەوە و لە دوای کۆبوونەوەی یەکەم سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ لە کۆبوونەوەیەکی دۆقۆڵیدا لە پەراوێزی کۆبوونەوە سەرەکیەکاندا لەگەڵ شێخ تەمیم بن حەمەد ئال سانی میری قەتەر کۆبووەوە. لە کۆبوونەوەکەدا سەرۆک ترامپ لە وەڵامی پرسیاری ڕۆژنامەواناندا سەبارەت بە دۆسیە ئێران گوتی ڕێککەوتنێکمان هەیە و پێمان وایە کە ئەمە ڕێککەوتنێکی ڕەوایە. سەرۆک ترامپ هەروە سەبارەت بە بەرنامەی ناوەکی ئێران بەم شێوەیە وەڵامی پرسیاری ڕۆژنامەوانانی دایەوە. گرنگترین خاڵەوەیە کە چەکی ئەتۆمیان نابێت، ئەوەش هۆکاری هەڵمەتەکەی من بوو و لەبەرەوەش ئەم ڕێککەوتنەم واژۆ کرد. سەرۆک ترامپ لە درێژەی لێدوانەکانیدا سەبارەت بە ڕێککەوتن لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران وتی ئەوان چەکی ئەتۆمی دروست ناکەن و نایکڕن، نابنە خاوەنی چەکی ئەتۆمی و ئەگەر بیانەوێت بەدەستی بهێنن ئەوا دۆزەخیان نیشان دەدەین. سەرۆک ترامپ هەروەها ئاماژەی بەوە کرد لەم کاتەدا وڵاتەکەی هیچ پلانێکی بۆ وەبەرهێنان لە ئێراندا نییە. ئەمە لە کاتێکدایە هۆکاری بانگهێشتی هەندێک لە وڵاتانی کەندا و لەم لووتکەیەدا بۆ بەشداریکردن لە کۆبوونەوەیەکی تایبەت بوو لە ژێر ناوی کۆتایی هێنان بە خەیرانەکان و دابینکردنی ئارامی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تەرکیزی سەرەکی کۆبوونەوەکە لە سەر هەڕەشەکانی کۆماری ئیسلامی ئێران بوو بۆ سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان و هەروەها گەرەنتیکردنی ئاسایشی وڵاتانی ناوچەکە بە گشتی وڵاتانی کەندا و بە تایبەتی. لەم کۆبوونەوەیەدا هەر یەک لە شێخ تەمیم بن حەمەد ئال سانی میری قەتەر، شێخ محەممەد بن زایەد ئال نەهیان میری ئیمارات و عەبدولفەتاح سیسی سەرۆک کۆماری میسر وەکو میوانی تایبەت بانکێش کرابوون. لە دوای ئەم کۆبوونەوەیە سەرۆک ترامپ لە دیدارێکی دۆخۆڵی تایبەت لەگەڵ شێخ محەممەد بن زایەد ئال نەهیان میری ئیمارات دوای ئەوەی ستایشی پەیوەندی نێوانی هەردوو وڵاتەکەی کرد لە وەڵامی پرسیاری ڕۆژنامەواناندا دووبارە ئاماژەی بەوەدا لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران گەیشتونەتە ڕێککەوتن و ئەوەی ئەمریکا ڕێگە نادات ئێران چەکی ناوەکی هەبێت. لە بەردەوامی وەڵامەکانیدا سەرۆک ترامپ ئاماژەشی بەوە کرد گەروی هورمز کراوە دەبێت و بەهای نەوت لە دابەزیندایە. سەرۆک ترامپ هەروە گوتی دەقی ڕێککەوتن لەگەڵ ئێران لە ڕۆژانی داهاتوودا و لە کاتی گونجاودا بۆ ڕایگشتی بڵاو دەکاتەوە و دووپاتی کردەوە دەقی ڕێککەوتنەکەیش هەر ئاماژە بەوە دەکات کە نابێت و ناکرێت کۆماری ئیسلامی ئێران چەکی ناوەکی هەبێت. جێ ئاماژەیە سەرۆک ترامپ و شاندەکەی لە دوای ئەم کۆبوونەوە هاوکات لەگەڵ وڵاتانی دیکەی گروپی حەوت میێوانداری ئەو وڵاتانەیان کرد کە لە گەشە سەندندان و سەرۆک ترامپ لە دوای چەند دیداری دۆقۆڵی دیکە و بەشداری لە ئێوارەخوانی شەرەف کۆتایی بە ڕۆژی دووهەمی مانەوەی لە فەڕەنسا هێنا.